سلااوان لێ بێت وەم کاتتان باش بینەرانی ئازیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بەرنامەی ئێمە و بینەران لەگەڵ ئەمیر هاوکارم هاتوینەتە خزمەتتان بۆ پێشکەشکردنی ئەم بەرنامەی. زۆر سپاس گوڵنازیان لە لامنیشەوە سلااوان لەبێت ئازیزان و خۆشەویستان هیوادارم کە لە هەر شوەیەکان ساغ و سلامەت بن و مەجای وەشتانە بێت تا کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیەش بینەر و بیسەرمان بن هەر وەگڕاڵی هەموو هەفتەم بەرنمەیەش چەند بابەت و چەند نامەی ئێوەی ئازیز کە زەحمەتتان کێشاوە و نردووتانە لە خۆ دەگرێت. هەر لێرەوە با بابەتەکان دەست پێ بکەین گوڵناس. لەم ماوەدا بەرپرسانی ورد و درشتی کۆماری ئیسلامی بە تەبلیغات و پرۆپاگەندەی پوچ و بێبنەما هەوڵ دەدەن سێبەری شەڕ لە ئاسمانی ئێران ڕاگرن، چون باوەڕیان وایە کە شەڕ نێعمەتە، بەرەکەتە و ڕێگای زوهور خۆش دەکات. عەلی خامنەی کە سەر قافڵەی ئەم تێڕوانینەیە ڕۆژی شەممە 12 مانگی خەزەڵوەر بە بۆنەی 45مین ساڵیادی داگیرکردنی باڵیۆزخانەی ئەمریکا لە تاران لە بەشێک لە قسەکانی داوتی ئەم ئامادەکاریی ئێمە تەنیا بۆ تۆڵەسەندنەوە لە ئیسرائیل نییە، بەڵکو بەرەنگاربوونەوەیە کە بە پێی دین، ئەخلاق، شەرع و یاسای نێونەتەوەیەوە. ئستکبار ساڵحایە نەتەوەی ئێرانی تاقیر کردووە، هەر بۆیە خەباتی ئێمە لە دژی ئستکبار هەمیشە بەردەوام دەبێت. هەرواوتی ئەمریکا و ئیسرائیل بە دڵنیاییەوە وەڵامێکی ددانشکێن وەردەگرن بەرامبەر ئەوەی دژی ئێران و مەحوەری مقاومەت دەیکەن. وتی ئێمە بە مەبەستی بەرەنگاربوونەوە لەگەڵ بەرەی ئستکبار هەموو هەوڵێک دەدەین بۆ ئامادەبوونی میلەتی ئێران لە ڕووی چەک و چالاکی سیاسیەوە. دڵنیا بن کە لەم ئاراستەیەدا کۆتایی ناکەین و هەر ئێستا بەرپرسانی ئێمە سەرقاڵی ئەم کارە. نەمە قسەکانی عەلی خامنەی بوو. بەڵێ ئەمیر، ئەم قسانە کە بۆنی خوێن و کاولکاری لێدێ ڕاست بە پێچەوانەی ویست و ئاوات و ئارەزۆی خەڵکە. بێگومان ئەم جۆرە هێرش و هەڵوێستانە بە دڵی نەتانیاهۆ و یارمەتی دەردەبێ بۆ پەرەپێدانی سیاسەتی شەڕخوازانەی بەرەی بەرامبەر، چونکە بەڕێوەچوونی وەها ئۆپراسیۆنێک نەتانیاهۆ هەنگاوێکی تر لە ئامانجەکەی نزیک دەکاتەوە کە بریتیە لە پەرەپێدانی شەڕ و ڕاکێشانی ئەمریکا بۆ ناو شەڕ دژ بە کۆماری ئیسلامی و گروپە نیابەتیەکانی ناسراو بە مەحوەری مەقاومەت. بەڵێ گوڵناس، ئەم بۆ چوونە لە دەستگای دەسەڵات لە ئێران نەتەنیا بە پێچەوانی ویستی خەڵکی ئێران، بەڵکو لە هەمان کاتدا بە پێچەوانەی خەڵکی فلستینە. چاو لێ بکە خەریکە وردە کێشەی خەڵکی فلستین دەخرێتە پراوێزەوە. خەریکە وردە جەناتەکانی دەوڵەتی ئیسرائیل لە فلستین دەخرێتە پراوێزەوە و ئەوەی وازەق دەبێتەوە شەڕی کۆماری ئیسلامی لەگەڵ. بەڵێ ئەمیر دەست خۆش، ئەوە تێبینیەکی بەجێگایە جگە لەوە خامنەی و کارگێرانی دیکەی ڕژیم لە کاتێکدا باس لە پێویستی شەڕ لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل دەکەن کە بێجگە لە بێتواناییان لە بواری نظامیەوە لەگەڵ ئیفلاسی دارایی و قەیرانی قوڵی ئابووری بەرەوڕۆن. پەرەپێدانی ئەم تەبلیغاتەی شەڕ نرخی هەر دولارێکی گەیاندووەتە سەرەوەی 700,000 تمان کە بە مانای گرانی زیاتر و بەتاڵبوونی سفرەی کرێکاران و زەحمەتکێشانی کۆمەڵگایە. خامنەی لە کاتێکدا باز لە ئامادەبوون بۆ شەڕ دەکات کە سەرۆکۆمارەکەی دان بەوەدا دادەنێت کە دەوڵەت بەرەوڕووی کەسری بودجەی 1 تریلیۆن تمەن بۆتەوە و توانایی پێدانی موچەی خانشینان و پارەی گەرمکاران و باقی پێداویستیەکانی دەوڵەتی نییە. بەڵام هەروەکو تۆ باست کرد، بۆ ئەوەی ڕژیم بتوانێت حکومڕانی خۆی بپارێزێت پێویستی بە پرۆپاگەندەی شەڕخوازانە هەیە. ئەمە نەعمەتە، دەبێت ئیستفادەی لێ بکرێت بۆ کەپکردنەوەی دەنگی ناڕەزایەتی لە نێو کرێکاران، ژنان، خوێندکاران، مامۆستایان، پەرستاران، خاننشینان و جەماوەری هەژاری دیکەی کۆمەڵگا. لە خۆڕانیە هاوکار لەگەڵ قورسایی سێبەری شەڕ شەپۆلێک لە گرتن و ئەزیێت و ئازاردان و تێرۆر و ئیعدام پەرەیساندووە. بەڵێ بێگومان، بەڵام ڕژیمی ئیسلامی لە هەموو بوارێکدا لەو پەڕی لاوازی و زەبوونیدایە. کرێکاران و خەڵکی ستەم لێکراوی ئێران نابێ ڕێگە بدەن ڕێبەران و کارگێڕانی کۆماری ئیسلامی بە پێکهێنانی کەش و هەوای شەڕ و سیاسەتی شەڕخوازی لە وەڵامدانەوە بە داخوازیەکانیان خۆ بدەستنەوە. جەماوەری کرێکار و زەحمەتکێش بە پەرەپێدان و گەشەی ناڕزایەتی و مانگرتنی خۆیان دەتوانن ماشێنی جەنگ و دەستگای سەرکوتی ڕژیم ڕابگرن و حکوومەتی ئیسلامی بەرەو لێواری نابودی پاڵپێوە بدەن. ئەو با شەڕی خۆی بکات و ئێمە شەڕی خۆمان دەکەین. شەڕی ئەو بۆ کاولکاری زۆرتر و شەڕی ئێمەش بۆ ژن ژیان ئازادیە. با بچین ویدیۆیەک ببینن، دواتر دێنەوە بابەتەکانی کە دەست پێ دەکەین. فەرموو.
دەین باڵێنی سوور لەگەش کارگاینی کونور ئاگری خۆدا گەستێنی ڕیشەی زۆر و زۆردەردی ئاگری خۆدا گەستێنی ڕیشەی زۆر و زۆردەردی سۆسیالیزمە تۆی ئاواز ئەتۆی ئاواز و ڕۆژهەڵات سۆسیالیزمە تۆی ئاواز ئەتۆی ئاواز و ڕۆژهەڵات خۆری دیلمان ڕزگارەکەین خۆمان بۆ خۆمان کارەکەین خۆری دیلمان ڕزگارەکەین خۆمان بۆ خۆمان کارەکەین سۆسیالیزمە تۆی ئاواز ئەتۆی ئاواز و ڕۆژهەڵات سۆسیالیزمە تۆی ئاواز ڕۆژی سێشەممەی ڕابردوو هەڵبژاردننی سەرۆک کۆماری ئەمریکا بەڕێوە چوو. دۆنالد ترامپ وەک 47مین سەرۆک کۆماری ئەمریکا ئاگادارن کە هەڵبژێردرا. ئەوەی کە لە ئەمریکا هەر 4 ساڵ جارێک بەناو هەڵبژاردننی سەرۆک کۆماری بەڕێوە دەچێت جێگای قسەیە کە دەکرێت لێرە لە مەجالێکی تردا قسەی لەسەر بکەین. دەرحاڵدا ساڵی 2020 ترامپ لە بەرامبەر جۆ بایدن هەڵبژێردراوی دێموکراتەکان شکستی هێنا و دوای شکستی جەنجالێکی ساز کرد و لە ماوەی ئەو 4 ساڵشدا پێگرێ و گوڵ نەبوو. بەڵام ترامپ بە پێچەوانەی سەرۆک کۆمارەکانی پێشوو کە دواتەوابوونی کاریان ناچنە سوراغی تاقیکردنەوەیەکی تر لەو ماوەدا بە شێوازی جۆراوجۆر هەڵیداوە لە ساحەی سیاسی دوور نەبێتەوە ببورن و خۆی وەک نەیاری دەوڵەتی بایدن و سیاسەتەکانی لە ناوخۆ و دەرەوە نیشاندەوە. بەڵای ئەمیر دیارە لە هەر هەڵبژاردنێکدا وعدە و وعیدی زۆر ئەدرێت تا سەرنجی دەنگدەران بۆ دەنگدان ڕابکێشێ. لە ئەمریکا و لە هەڵبژاردننی سەرۆک کۆماریش لە وڵاتەدا هەروایە. ئایا ترامپ دەتوانێت وعدەکانی بەتایبەت لە دۆخی ناوخۆی ئەمریکا جێبەجێ بکات؟ چاوەڕوانێکی زۆری لێ ناکرێت. هەروەها وعدەکانی بۆ بەهێزکردنی ئەمریکا لە دەرەوە بەرامبەر بە نەیارەکانی ئەویش پێ ناچێت ئاڵوگۆڕێکی جددی لە سیاسەتەکانی ئەمریکا ڕوو بدات. بە قەوڵێک ئەم 4 ساڵەیەش دەرگا هەر لەسەر ئەو پاشنەیە دەسوڕێتەوە. لە ڕاستیدا چه دموکراتەکان و چه کۆماری خوازەکان و وەکو دوو ڕەوتی سەرەکی لە سیاسەتی ئەمریکا لە ئستراتیژی سیاسی و بەڕێوەبردننی کەلانە سیاسەتەکانی ئەمریکا جیاوازیان نییە. دەبێنێتەوە چۆنیەتی بەڕێوەبردننی ئەم سیاسەتە کەلانە و ئستراتیژیە کە لەوانەیە هەندێک جیاوازی لە نێوانیاندا بەدی بکرێت. تاوجێگەی کە بە تەئسیر و کاریگەری ئەم ڕووداوە لەسەر ئێران دەگەڕێتەوە چون ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە گشتی و ئێران بە تایبەتی لە ئەڵقەی سیاسەتی کەلانی ئەمریکایە نابێت چاوەڕوانی گەورە یان چاوەڕوانی ئاڵوگۆڕی جددی بکرێت. ئەگەر چی لەوانەیە لە پێش چوونی ئەم سیاسەتانە هەندێک ڕەفتار و کردەوەی جیاواز شاهد بین. دە هەر حاڵ جارێ زووە لەم بارەوە بڕیارێک بدرێت. دەبێت بزانین لە مانگەکانی داهاتوودا چی ڕوئەدات. Garburu,
گوڵ نازنم بەشدا ببینە سەر نامەکانە و ئازانی کە زەحمەتیان کێشاوە لە نامەی کاک کۆسارەوە دەست پێ دەکەین. کاک کۆسار لە تارانەوە نامی بۆ نردیوە نووسێتی ماوەیەک پێش ئێستا هاوسرم لە قەولی یەکێک لە هاوڕیانی دەیگێڕاوە کە چەند ڕۆژ لەوە پێش بۆ کڕینی واشەری زوودپەس مەجبور بووین 3,500,000 تمەن پوڵ بدەن، یعنی چەند قات زۆرتر لە کڕینی خودی زوودپەزەکە. هەروە دەڵێ دوای شەو میوانمان بوو و منیش پێم وترا هێندێک خەریت بکەم. لە پێشدا ماشینەکەم کەمێک گرفتی بوو، بردم بۆ مکانیکی و لەوێت دامنا تا تعمیری بکەن و وتم هەر لەو دەوروبەرە خەریدەکانم دەکەم. چوومە فروشگایەکی گەورەی زنجیرەی و مریشکم پێویست بوو. نووسرا بوو چیلۆی 85,000 تمەن. زەنگم لێدا بۆ ماڵەوە، وتیان زۆر باشە بیکڕە. 5 مریشکم جیا کردەوە و چوومە بەر سندوق کە پارەکەی پێ بدەم. کەسێک کە لە پێش سندوق بوو بێ ئەوەی بیان کێشێ 6 کیلۆ حساب کرد. وتم ئیجازە هەیە بیان کێشم، دیتم هەمووی 5 کیلۆیە. بەڕێزەوە وتم ئێوە کیلۆیەک زیادتان حساب کردەوە. ئەو کەسە کە لە پێش سندوقەکە بوو بە ناڕەحەتی وتی شرکت هەموو ئەو مریشکانەی 1200 گەڕەمی حساب کردووە، ئێمەش هەروە دەیفرۆشین. منیش وتم کەوایە مەڵەن کیلۆی 85,000 تمەن دەکاتە کیلۆی 102,000 تمەن. کەوام وت زۆر تووڕە بوو، گۆیا من ناشکریم کردبێت و زۆریش سەقیل بم. وتی بچۆ بۆ بازاڕی تەرەبار تا 100,000 تمەن سەرفەجووی بکەی. بەڕای ئەو من ئاگام لە هیچ نییە و تێناگەم لە بازار. دەر هەر حاڵ ناچار بووم و کاتم نەبوو و مریشکەکانم کڕیوە لە لیستێکت کە پێم درابوو دەبوو بچم مۆزیش بکڕم. نووسرا بوو کیلۆی 99,000 تمەن. لای خۆم وتم بۆ ئاواگران. کاتێک کێشامان دیتم لە فاکتۆرەکەدا 105,000 تمەن نووسراوە. وتم بۆ لەوێ 99,000 و لێرە 105,000 تمەن. کوڕێکی جوان کە لە پشت سندوقەکە بووتی ببوورە و 12,000 تمەنیشی پێدامەوە. بۆ خۆم زۆر تەریق بوومەوە. بە خۆمم وت وا دیارە ئاگام لە هیچ نییە. گەڕامەوە بۆ مکانێکی ماشینەکەم خراپتر ببوو، دەبوو 500,000 تمەنیش بدەم بە مکانیکەکەم و مکانیکەکەم وت خۆ چاکیش نەبووە. مکانیکیش وتی کاکە لەمە باشتر نابێ قەتعاتەکانیم گۆڕیوە، بەڵام ئەوانەی وا گۆڕی بووی لە کۆنەکان خراپتر بوون. ئاهوناڵەی بەرز بۆ کە قەتعاتی ماشین ئێستا زۆر بێکەیفیەتن و خەتای منیش نییە. هەروە کە دەیناڵاند وتی کاکە ئەم قەتعاتانە گارانتیان نییە، قیمەتی لەسەر نییە، ئەستان ئەم وڵاتە ساحەبی نییە، بۆیە دزی زۆرە. هەرم شوێنە دەبێ ماگانە 50 ملیۆن تمەن کرێکەی بدات و 1000 بەدبەختی تر. وای دەناڵاند کە دەبوو زۆر سپاسی بکەم، تالانی کەم ئەو وابیر نەکاتەوە کە ئاگام لە هیچ نییە. وەڵای ئەمیر کاک کۆسار لە درێژەی نامەکەیدا دەڵێ ئەوانەی وا ئاگایان لە هیچ نییە کە خەبەریان دەبوو تەنیا دەیانزانی پارەکەیان بێئەرزش بووە. بەڵام ئێمە لەم 45 ساڵەدا ئەخلاقمان، کولتورمان، هەموو شتێکمان دابەزیوە. قیمەتی میوەکان نیو کیلۆی دەنووسین تا مشتری بتوانێت بیکڕێ، واتە نیم کیلۆی ئەینووسین. قیمەتی جلوبەرگ بە تمەن دەنووسین تا مشتری پاشکڕین بزانێ کە 240,000 تمەن نەبوو و 2,400,000 تمەن لە کارتەکەی کێشراوە. سوێن بە درۆ دەخوریێ. چەکی بەرگشتی هەر باسی مەکە ڕێکۆردمان شکاندووە. گەورەترین دزی لە وڵاتی ئێمە ڕوئەدات. زۆرترین ژمارەی زیندانی بە بۆنەی گەندەڵی ئابووریمان هەیە. ڕۆژ بە ڕۆژ نا بەڵکو سەعات بە سەعات قیمەتی پێداویستیەکانی ژیان گران دەبێت. بەڕاستی بۆ وایە. کێ خەتابارە؟ بیرم لەوە دەکردەوە زۆر بنەماڵە هەن کە داهاتیان قەرەبووی ئەم دۆخە لە بازار ناکات. بەڕاستی چۆن دەژین؟ هەر لەم فکرەدا بووم کە لای خۆموتم باشیەوەیە کە گۆیا ئەمریکا و ئیسرائیلمان تێکشکاندووە. باشی ئەوەیە هەرچی دژی ویلایەتی فەقی بووە لە ناوچوون. ئەسڵان هەموو دنیامان هێناوەتە سەر باوەڕی خۆمان. بەڵام ئەگەر وایە لەگەڵ ئەم هەموو گەندەڵیە کە سەرتاپای وڵاتی داگرۆ چی دەکەین؟ لەگەڵ ئەم بێفەرهەنگیە چی دەکەین؟ لەگەڵ داڕمانی ژیانی بە میلیۆنان کەس لە وڵاتە چی دەکەین؟ بەم ژێرپێنانەی یاسا بە عادەتکردن بە ژیان لە دارستان لەگەڵ ئەم هەموو شەڕ و نائەمنیەتیە چی دەکەین؟ نائەمنیە. جار وایە دەڵێم خۆزگا وەکو ئەسحابی کەف دەگەڕاینەوە نێو ئەشکەوتەکان و خەو دەمانی بردەوە و ئەم دۆخەنا لەبارە لە ژیانمان نەدەبینی. بڵێ نا ئەمە ڕێگا چارە نییە، ما کاک کۆسار دەڵێت. ڕێگا چارە لە گۆڕینی دۆخەکە. ئێران وڵاتێکی دەوڵەمەندە، سەروەت و سامانی زۆری هەیە. دەکرێ و ئیمکانی هەیە کە لە سەروەت و سامان کە لە خزمەت بە باشترکردنی ژیان ئیسپادەی لێ بکرێت.
دەکرێت و ئیمکانی هەیە کە دۆخی ژیانی خەڵک بگۆڕدرێت گیان لە پێناو پاروەنانێک نەدرێت ژیان تاڵ نەبێت کەس مەجبور نەبێت درۆ بکات و کەس مەجبور نەبێت کڵاو سەر ئەوی تر بخات باوکو دایک شەرمەزاری یەکتر و منداڵەکانیان نەبن منداڵ مەجبور نەبێت کە کار بکات کەس بێ سەرپەنا نەبێت و ئەرێ دەکرێت و ئیمکانی هەیە بەڵام بۆ ئەوەی ئەم ئیمکانە جێبەجێ بکرێت یەک شەرت هەیە و تا ئەو شەرتە بەڕێوە نەچێ دۆخەکە ناگۆڕدرێەوە لەوانەیە خراپتریش بێت شەرتەکەش ئەوەیە کە دەسەڵاتی سیاسی ئەو دەسەڵاتە کە بڕیاردەرە کە سەروەت و سامانی وڵات چۆن و لە چ ڕێگایەکەەوە بە بەبەستێک خەرج دەکرێت بگۆڕدرێت دەسەڵاتێک کە مەبەستی ئەوە بێت کە خۆی بپارێزێ دیارە سەروەت و سامانی وڵات بۆ پاراستنیم دەسەڵاتە سرف دەکات ئەوەی وا ئەمڕۆ لە ئێران بەڕەوە دەچێت پرسیاری سەرەکی ئەمەیە دابینکردنی ژیانی خەڵک یان درێژەی دەسەڵاتێک کە بۆ پاراستنی خۆی دەبێ هێرش بکاتە سەر ئەم ژیانە شەڕی ئەمڕۆ لە ناوخۆی ئێران لەسەر ژیانە و مافی هەر ئینسانێکە بۆ ژیان و بۆ ئازادی و سەربەستی کۆماری ئیسلامی 46 ساڵە نیشانی داوە لەگەڵ ئەم داواڕەوایە نامۆیە و تەواو قەت بەرامبەر بە مافی ژیانی خەڵک وەستاوەتەوە زۆر سپاس لە کاکۆسار بەو نامەیە کە زۆر بەداخەوانی کەوتی هەمووی واقعیتیشی سپاسی کۆمەڵگایران وایە بچین ناوبڕێک ببینین دێنەوە خزمەتە چندا سخت و دور بی آویر دور مای پی تو آگر بی ای آخبات چندا سخت و دور بی آویر دور مای پی تو آگر بی بریا بیرست جارم برناد او میره هر دم آباد بریا بیرست جارم برناد او میره هر دم آباد چینا کارگرا هرین بریا تکوشا میره بریا چینا کارگرا هرین بریا تکوشا آلای زوریا جورا شام کلین هر بروجا سرگاتن دکن آلای زوریا جورا شام کلین هر بروجا سرگاتن دکن هاوکات لەگەڵ دەستپێکی ساڵی خوێندن لەلایەن دەسەڵاتی کۆنەپەرستی کۆماری ئیسلامی شەپۆلێکی تازە دشت بە کچان بە بیانی حجابی ئیجباری دەستی پێکردووە تەرح و پیلانێکی دژی ئینسانی کە پاش 45 ساڵ نەتەنیا دەستکەوتێکی بۆ دەسەڵات نەبووە بەڵکو ڕۆژ لە ڕۆژ زیاتر ئەم سیاسەتە یعنی سوکایەتیکردن بە ژنان و کچان شکستی هێناوە هاوڕێ بەدری لە بانەوە ئەم نامەی نووسیوە بۆی نردوین و دەڵێ هەر کردەوەیەک هەر سیاسەتێک و هەر یاسایەک بۆ سەپاندنی حیجاب ئەم نیشانەی کۆیلەتیژن لە کۆمەلگا ڕق و بێزاری کۆمەڵایەتی بەدواوە بووە لە هەفتەکان و ڕۆژەکانی سەرەتای ساڵی خوێندن سیاسەتی سەرکوتگەری کۆماری ئیسلامی بۆ داسەپاندنی حیجابی زۆرەملێ پەرەیسەندووە بەڵام لە بەرامبەردا ئێعتراز و ناڕەزایەتی خوێندکاران مەجالی نێشتووە کە ئەم سیاسەتە بە تەواوی جێبگرێت
چەند هەفتە پێش ئێستا شاهدی مانگرتن و کۆبوونەوەی ئەترازی خوێندکارانی زانستی کۆمەڵایەتی زانکۆی تاران بووین کە دژ بە قەتڵ و ئامی کرێکارانی تەبز هەروە دژ بە پادگان سازی زانکۆ دژ بە ئاپارتایدی جنسێتی بەڕێوەچوو. بەڵێ ئەمیر هاوڕێ بەدری لە ئیدامەیە نووسیوێتی لەم چەند ڕۆژەی دواییدا لە زانکۆی زانست و لێکۆڵینەوەی تەران لە درێژەی زەختێنان بۆ خوێندکارێک بەهۆی حیجاب کاتێک هەوڵ ئەدەن بە زۆر سواری ماشینەکەی بکەن لیباسەکانی دەدڕێت. ئەم کچە ئازایە لە کاردانەوە بە زەخت و گوشار و ئەزیەت و ئازاری بەکرێگیراوانی حکوومەت لیباسە دراوەکانی لەبەر دادەکەنێت. ئەم کردەوەیە بە خێرایی لە هەموو دنیا دەنگیدایەوە. بەکرێگیراوان پاش کەمێک دەڕژێنە سەری و بە لێدان بە بێحورمەتیکردن سواری ماشینەکەی دەکەن و لەو شوێنە دووری دەکەنەوە کە تا کاتی نووسینی ئەم نامەیە چارەنووسی دیار نییە. گومان لەوەدا نییە ئەم خوێندکارە لە تاریکخانەکانی ئەشکەنجە و ئازادانی کۆماری ئیسلامی کەوتوێتە بەر هێرش و پەلاماری بەکرێگیراوانی کۆماری ئیسلامی. ئێستا گیان و ژیانی ئەم خوێندکارە بوێرە لە مەترسی جددیدایە. بەڵێ کاردانەوەی ئەم خوێندکارە دژ بە زەخت و گوشارەکانی کۆماری ئیسلامی بۆ سوکایەتیکردن بە ئینسان جێگەی پشتیوانیە. نابێ ئەم دەنگە بوێرە بە تەنیا بمێنێتەوە. زانکۆ چ لە دەورانی حکوومەتی پاشایەتی و چ لە دەورانی حکوومەتی ئیسلامی بەردەوام جێگەی مقاومەت دژ بە کۆنەپەرستی و جێگای بیری پێشڕە و ئینسانی بووەوە دەنگی ئازادی و بەرابەری هەموو کاتێک لە زانکۆکاندا بەرزکراوەتەوە. ئەمڕۆ ئەم دەنگە دەبێت بەرز بکرێتەوە و ڕێگا نەدرێکە پارێزەرانی کۆیلەتی ئینسان بتوانن سیاسەتەکانی خۆیان داسەبێنن. بەڵێ هەر لەم پەیوەندیدا کاگڕەشاد ئەمی لە کرماشانەوە نامەیەکی نووسیویەتی و نووسیویەتی سۆکەوتی وەحشیانەی هێزەکانی حراسەتی زانکۆی ئازادی تاران و هێزە ئەمنیەتیەکان لە کاتی ڕەفاندنی ئاهوو دەریایی و گواستنەوەی بۆ نەخۆشخانەی دەرونی بەم بیانەوە کە ناوبرا و کێشەی دەرونی بووە شەپۆلێک لە کارزانەوەی توندی لە نێوخۆ و دەرەوەی وڵات و دژ بە سەرکوتگەری کۆماری ئیسلامی بە دوای خۆیدا هێناوە و راپۆرتێری نەتەوە یەکگرتوەکان مایا ساتۆ خوازیاری ئازادی بێشەرت و مەرجی ئاهوو دەریایی بووە. هەروەها بە دوای گرتنی ئاهوو دەریایی گەوهر عشقی دایکی گیان بەخت کرد و سەتار بەهشتی کە تاین ڕیاحی ئەکتەری سینەما مهدی یەراحی گۆڕانی بێژ دەیان پارێزەری سربەخۆی دادگستەری نوێنەرانی پارلەمان لە ئاڵمان و فەڕەنسا دکتۆر حەسەن باقرینیان مامۆستای لەسەر کاردەرکاوی زانکۆی مەشهەد و نەرگس محەممەدی براوەی خەڵاتی ئاشتینۆ بێت لە چەند پەیامی جیاجێدا وێڕای ئیدانەکردنی سەرکوتی ژنان لەلایەن کۆماری ئیسلامی خوازیاری ئازادی ئاهوو کۆتایی هێنان بە سەرکوتی ژنان لە ئێران بوون. بەڵێ کاگڕەشاد هەروە لە درێژەدا نووسێتی ببڕوای من کردەوەی زۆر ئازایانەی ئاهوو لە دژی سیستمی فاشیستی تاوانکاری حکوومەتی ئیسلامی شایانی زۆرترین پشتیوانیە. ئەم کارە درێژە پێدەری چالاکی ژنانی بوێری بزوتنەوەی ژینایە. بزوتنەوەی کە لە شوێنی خۆیدا نەوەستاوە و سەرڕای هەموو هەوڵێکی سەرکوتگەرانە هێشتا زیندووە و لە قوڵایی کۆمەلگادا دەڕژێت. درێژەدەری هەمان کاری بۆیرانەی ژنانی زیندانیە لە ستیا چاڵەکانی کۆماری ئیسلامی دژ بە سزای جنایەتکارانی ئێدام کە هەموو سێشەمبەیەکمان دەگرن یان لە شەقامی شارەکان و لە شوێنە گشتیەکاندا بە فڕێدانی حیجابی زۆرم لێ یاسای سوکایەتیکردن بە ژنان ژێر پێدنن. پشتیوانیکردن لە ئاهوو پشتیوانیکردن لە ئاڵای ئازادی و مرۆڤایەتیەکە لە زانکۆی لێکۆڵینەوەی تاران لە دژی حکوومەتی ئیسلامی لە دژی خورافات و کۆنەپەرستی بەرزکراوەتەوە. ئەرکی هەموو ویژدانێکی بە ئاگا و هەموو تاکێک و هەموو ئازادی خوازە گروپەکانی چەپ و کۆمونیست و کرێکارانە بە پشتیوانی خۆیان ژیانی ئەم خوێندکارە بوێرە بپارێزن. زانکۆ پادگان نییە، مزگەوت نییە و حەوزە نییە. زانکۆ جێگای زانست و ئینسانیەتە. نابێ مەجال بمێنێتەوە کە پارێزەرانی دواکەوتووی زانکۆ بکەن بە جێگای پەرەسەندنی بیرۆکەی دژی ئینسانی خۆیان. گوڵناسەر لەم ڕاستایەدا لەم بەشەدا کە بەڕێز هاڵدن شێرێکی بۆ نردوین کە لێرەدا پێشکەشان دەکەین. ناوی شێرەکەی نووسراوە بۆ ئاهووی دەریایی کچە خوێندکاری جەسووری زانکۆ. ئەی ئاهوو، ئەی ئاسکە چاومەستە بوێرەکە، ئاشکرایە فڕێدانی جل و بەرگت بە ئێعتراس بۆ نیشاندانی لەشی نیوەڕووتت نەبوو، بەڵکو پەیام و بەیانێکی بوێرانە وە بەهێز بوو.
بانگەوازی حەقێکی ڕەوا و ئینسانی بوو بۆ سەلماندنی بوون و ئازادی وجودت. ئەم حەرەکەتە جوان و بوێرانەیەت نمایشێک بوو لە ئیرادە و متمانە بەخۆ بۆ ڕزگاری، بۆ لابردنی هەر جۆرە پوشش و یاسا و ڕێسایەکی داسەپاو، بۆ ئاشکراکردن و ڕسواکردنی دەمامەکی ستەمکاری و جەهل و ڕیاکاری ڕژیمێک کە بە تەمایە بوونت وجودت پێشێل کات، نرخ و بایەخی ژیانت ئەو دیاری کات. بۆیە ئەی ئاسکە بوێر و چاوگەشەکە، تۆ ئێستا بوویتە سمبولی ئازادەگی و ئازایەتی. تۆ بەم هەڵوێستە شیرین و جەسوورانەت ئیسپاتت کرد باوەڕ بە خۆبوو و خۆسەلماندن ئەگەریش زۆر سەرکوت بکرێ قەت تێک ناشکێ. زۆر سپاس بۆ بەڕێز هەڵدن بۆ ئەم بەخشانە شێعرەی کە نردی بچین ناوبڕێک ببینین گوڵناس باتر دێنەوە بابەتەکان دەست پێ دەکەین. فەرموو. رو سری تو در بیار، آفتاب داره غروب میکنه. رو سری تو در بیار، عطر تو هوا رو خوب میکنه. رو سری تو در بیار، موهاتو باز کن. عشق من نترس، بخند، به گریه اعتراض کن. رو سری تو در بیار، موهاتو باز کن. عشق من نترس، بخند، به گریه اعتراض کن. رقص خوشه های سرخ، بغض من تمام موی تو. خیس میشه صورتم، میرسم به آرزوی تو. رو سری تو در بیار، هوا رو صاف کن. عشق من نترس، به رقص، به بوسه اعتراف کن. رو سری تو در بیار، هوا رو صاف کن. عشق من نترس، به رقص، به بوسه اعتراف کن. آسمون که ابریه، دلش گرفته روبروی تو. موهاتو باز کن تا غرقشن تو موج موی تو. پرده رو بزن کنار، حال آسمون که خوب شه. خودت تو خورشیدی، غیر ممکنه غروب شه. همه اینها داره مستند میشه. اگه گردنم پای عقایدم باشه من اینو یادت باشه. من یه زنم چقدر وای میستم. باشه
گوڵناز بینە سەر نامەی کاک هومایون راپۆرت هەڵبەت بۆی ناردن راپۆرتێکی لەسەر ڕاگەاندنی ڕێکخراوی مافی مرۆڤ لە ئێران بۆ ناردوین کە 12 ڕەزبەری 1403 بڵاو کراوەتەوە. کاک هومایون نووسویەتی بە پێی ئەم ڕاگەاندنە هاوکات لەگەڵ پەرەسەندنی سێبەری شەڕ لە ناوچەکە کۆماری ئیسلامی لەم مانگەدا لانیکەم 166 کەسی لە ئێران ئێعدام کردووە. ئەمە بەهەمترین ژمارەی ئێعدام لە مانگێکدایە. 13 کەس خەڵکی ئەفغانستان، 6 ژن و 1 کەس ئێرانی ئاڵمانی لە نێو ئێعدام کراوەکاندا. کاک هومایون نووسویەتی ئەم ڕێکخراوە جارێکی تر نسبەت بە پەرەسەندنی سزای ئێعدام لەلایەن کۆماری ئیسلامیەوە هۆشداریدا و داوای لە بیرروڕایی گشتی کرد کە دژ بەم سیاسەتە بێنە دەنگ. بەڵای ئەمیر ئەم راپۆرتە لە 1 ئۆکتۆبر تا 1 نۆڤەمبەر بوو بۆیە ئامارەکە لەوانەیە کەمێ زۆرتر بوو بێت. لە درێژەی ئەم راپۆرتەدا هاتووە هاوکار لەگەڵ پەرەسەندنی ئاوری شەڕێکی ماڵوێرانکە لە ناوچەکە و سەرنجی خەڵک بۆ ئەم شەڕە و لێکەوتەکان و دەرەنجامەکانی کۆماری ئیسلامی وەکو ئەوەی دەرفەتی بۆ ڕەخسابێ بێ بەزەیانە دەستی داوەتە جنایەتکردن لە ناوخۆ ئێران. ئەمە ئەو ڕاستی دەردەخات کە کۆماری ئیسلامی زۆر نیگەرانی هەڵچوونی جەماوەریە و بە ترساندن و تۆقاندن بە نیازە بەر بەم هەڵچوونە بگرێت. هەروەها لەم راپۆرتەدا باس لەوە کراوە کە بە پێی راپۆرتی ڕێکخراوی مافی مرۆڤ لە دەمانگی ساڵی 2024دا لانیکەم 651 کەس ئێعدام کراون کە 353 کەسیان لە سێمانگی دەستپێکی کارەکانی پزیشکیان وەکو سەرۆکۆمار بەڕێوەچووە. لە نێو ئەم ژمارە بەرچاوە لە یادامکردن 80 کەس بە تاوانی قەتڵی بەئەن قەست، 54 کەس بە تاوانی مەربوط بە مادەی هۆشبەر، 15 کەس محاربە و 10 کەس بە تاوانی دەستدرێژیکردن و کەسێکیش کە لە چەند ڕۆژی پێشوودا ئێعدامکرا بە ناوی جەمشید شارمێت بە ئیتهامی جاسووزی کە لە ئیمارەتەوە ڕفێندرا بوو دەبیندرێت. هەر لە ماوەیەدا ئێعدامی شارەمەندانی ئەفغانستانی پەرێسەندووە. لە ساڵی 2022 16 کەس لەوانە مێرمەنداڵێک، لە ساڵی 2023 کەس لە ئێران ئێعدام کراون. ئەم ڕەوتە ئەمساڵ زۆرتر پەرێسەندووە. ئەمساڵ واتە 2024 ئەم ژمارەیە گەشتووەتە 49 کەس کە 13 کەسیان لەم مانگەدا ئێعدام کراون. بەڵە زۆر سپاس لە کاک هومایون. لێکۆڵینەوە لەم دۆخە ئەومان بۆ دەردەخات کە ڕژیمی ئیسلامی پتر لەوەی کە نیگەرانی هێرشەکانی ئیسرائیل و لێکەوتەکانی شەڕ لە ناوچەکەدا و هەروەها کاریگەری ئەو شەڕە لەسەر چارەنووسی خەڵکو و تەنانەت دەسەڵاتیش بێت نیگەرانی پێشڕەویەکانی ئاخێزی جەماوەری خەڵکی ئێرانە. لەم ڕووەوە هەموو هەوڵەکانی بۆ سەرکوتی هەر چەشنە بزوتنەوەیەکی کۆمەڵایەتی خستۆتە گەڕ. لە راپۆرتەکەدا هاتبوو کە شەپۆلی ئێعدام لە ماوەی سەرۆکایەتی پزیشکیان کە گوڵناز باسی کرد پەرەیسەندووە. واقعیت ئەوەیە کە پزیشکیان نەک هەر نەیتوانیوە هیچ کام لە بەڵێنەکانی بەکردەوە دەربێنێت، بەڵکو بە گرانترکردنی نرخینان و هەڵاوسانی بەردەوام و بێبەهاکردنی دراوی وڵات بە بیانووی هەلومەرجی شەڕ ژیانی لە زۆربەی هەرە زۆری دانیشتوانی ئەم کۆمەڵگایە کردووە بە دۆزەخ. ناکۆکی تون لەسەر لابردن یا لانەبردنی فلترکردن و هەوڵی باڵی پایداری بۆ جێبەجێکردنی پرۆژە یاسای حیجاب دەری دەخن کە بەڵێنیەکانی ناوبرا و پوچ و بێبنەما بوون. بەواتایەکی تر دەسەڵات لە ئاکامی دەژواریە ناوخۆییەکانی و پەرەسەندنی ناکۆکیەکان لەسەر بەستێنی داڕمانێکی سیاسی ناتوانێت تەنانەت وەڵام بەلانی کەمێک لە بەڵێنەکانی بداتەوە. هەر بۆیە تاکە ڕێگەیە کە بۆی ماوەتەوە بریتیە لە چڕکردنەوەی سەرکوتەکان. واقعیت ئەوەیە کە بێتوانایی دەسەڵات لە ئەنجامدانی کەمترین چاکسازی تەنانەت ئەو بەشەش لە ڕفۆرمخوازانی بێهیوا کردووە کە بە ئومێدی هەندێک ڕفۆرم گەڕابوونەوە ژێر ئاڵای دەسەڵات. هەر لەم ڕۆوەیەکە دەبێت چاوەڕوانی تونتر بوونەوەی هەرچی زیاتری سیاسەتی سەرکوتگرانەی دەسەڵات بین. بێگومان سیاسەتی سەرکوتکردن لە کەش و هەوای شەڕیشدا گەلێک چڕچە دەبێتەوە، بۆیە کۆماری ئیسلامی بانقەست کەش و هەوای شەڕ دەپارێزێ تا لەم نیعمەتە بۆ سەرکوتی خەڵک و سەلماندنی بێمافی کەڵوەرگورێ. زۆر سپاس بۆ کاک هومایون کە راپۆرتەی بۆ نادین. چین ناوبڕێک ببینین گوڵناس دواتر بینەوە نامەکانی ترخێنینەوە فەرموون. ئەمیر هاوڕێ موژگان نووسیویەتی ئێستا دەنگی سێشەممەکانی نەبایەدام لە زیندانەکانی کۆماری ئیسلامی گەیشتوتە زۆر شوێن لە دنیا و لەوانە و لەم ڕۆژانەدا لە کۆبوونەوەی چالاکوانانی مافی مرۆڤ لە دابلین دەنگی زیندانیان لەگەڵ وێنەی ئەدامکراوەکانی ئەم ماوەیە لە ئێران کە
مەکینەی سەرکوتی کۆماری ئیسلامی کوشتونی بڵاوکرایەوە. کۆبوونەوەی چالاکوانانی مافی مرۆڤ لە دابلین تەنیا کۆبوونەوەیەک دژ بە سزای جنایەتکارانەی ئێعدام لە ئێران نەبوو، بەڵکو بزوتنەوەیەکی ڕادیکاڵ و پێشڕەو بوو کە دژ بە سیستم و دەسەڵاتێک چالاکی دەکات کە ژیانی ئینسانەکان خەفە دەکات و مەکینەی سەرکوتی کارایە. بەڵێ زیندانەکان لە چالاکی سێشەمەکانی نابۆ ئێدام بە دەنگی وێرانیان 39 هەفتەیە دژ بە سەرکوتگەری کۆماری ئیسلامی چالاکی بەڕێوە دەبن 41 هەفتە دەستخۆش و نیشانیان داوە کە بەرخۆدان دژی سزای ئێدام نەتەنیا ممکنە بەڵکو دەتوانێت گشتگیریش بێت. لە سەرەتادا کە تەنیا دە چالاکوانی سیاسی کە ئەم چالاکیان دەست پێ کرد ئێستا لە 23 زیندانی ئێران پەیوەست بەم چالاکیەوە بوون. هەموو سێشەمەیەک لە زیندانەکانی دژ بە سزای ئێدام و سەرکوتگەری کۆماری ئیسلامی مان دەگرن. ئەم چالاکیە ئیرادەی بەهێزی بەرخۆدان دژ بە جنایەتەکانی دەسەڵاتێکە کە بێدەنگی دژ بە سەرکوتی سیستماتیک بۆ ترساندن و تۆقاندن لە کۆمەلگا پەرەپێدات. بەڵێ ئەمیر هەر جنایەتێکی کۆماری ئیسلامی دەنگی ڕق و بێزاری لەم جنایەتانە بەهێزتر دەکات. ئەم بزوتنەیە واتە سێشەمەکانی نابۆیەدام لە ڕاستیدا دەنگی گیان بەخت کردوان و دەنگی چینە بندەستەکان و پراوێزخراوەکان و دەنگی نەتەوە بندەستەکان و ژنان و هەموو مافراوەکانی ناو کۆمەڵگایە کە لە هەر هەنگاوێکی خۆیدا دەنگی ئێتراز و مبارزەی خەڵکی ستەمدیت و بەهێز دەکات و بانگەوازی ئەوان بۆ پەرەپێدان بە ئێتراز و مبارزە دژ بە دەسەڵاتی سەرکوتگەر بەرز دەکاتەوە. هەر بۆیە ئەم بزوتنەوەیە دەبێت پشتیوانی لێ بکرێ و پەرێ پێ بدرێت. بڵێ ئەم بزوتنەوەیە وێنای مقاومەتێکی ڕیشەدارە کە دیوارەکانی زیندان دەشکێنێ، بێدەنگی دەشکێنێ و ڕواڵەتی ڕاستەقینەی کۆماری ئیسلامی ینی سەرکوت و بێمافی دەگەێنێتە هەموو جیهان. ڕوونە کە هیچ ئینسانێکی پێشکەوت و ئازادی خواز ناتوانێت بەرامبەر بەم جنایەتانە بێدەنگ بێت، چون بێدەنگی بەمانای قبولی ئەم جنایەتانەیە کە دژ بە مرۆڤایەتی لە ئێران و لە دەسەڵاتی کۆماری ئیسلامی بەڕێوە دەچێت. هاودەنگی و هاوپشتی ئێمە دژ بەم جنایەتانە بەهێزترین چەکی دەستی ئێمەیە کە بۆ ئێرانە دژ بە دەسەڵاتی مەرگ ڕاوەستاون. ئەم ڕاوەستانە نەتەنیا زەروریە بەڵکو زۆریش حیاتیە. لە هەمان کادا مقاومەتی کەسانێکی وەکو وریشە مورادی و پەخشان عەزیزی و زۆرێک لە ژنانی زیندانی بەرامبەر بە جنایەتەکانی کۆماری ئیسلامی ئیرادەی بەهێزی بزوتنەوەی ژنان نیشان ئەدات. ئەم بزوتنەوەیە گەواهی ئەدەن کە ئیرادەی ژنان بۆ کۆتایی هێنان بە ستەم و نابەرابەری لە شکان نایە و ڕۆژ بە ڕۆژ بەهێزتر دەبێت. هەر بۆیە دەتوانین بێژین بزوتنەوەی سێشەممەکانی نەبۆیەدام تەنیا بۆ ڕزگارکردنی گیانی ئینسانەکان لە پەت و سێدارەی کۆماری ئیسلامی نییە، بەڵکو بۆ ئازادی و بەرابەریە کە دەبێ یەکگرتوانە بچینە پێشەوە. چون ئەم بزوتنەوەیە باوەڕی وایە کە خەڵکی یەکگرتو قەت شکەست ناخوات. گوڵناز بەپێی راپۆرتی ئاژانسی هەواڵی ئیسنا ئاگاداری کە علی فدەوی جێگری فەرماندەی سوپای پاسداران کە دیاربنێرانی ژاگادارن ڕۆژی یەکشەممە سێنزەی خەزەڵوەر لە زانکۆی سەنعەتی شەریف ببوونی ساڵیادی داگیرکردنی باڵێزخانی ئەمریکا لەلایەن خوێندکارە کۆنەپەرستەکانی پەیڕەوی خەتی مامەوە قسە و باسێکی کرد. سەرجەم قسەکانی ئەو سوپاییە وەک هەمیشە بریتی بوو لە شێواندن و چەواشەکردنی ڕاستیەکان. ناوبراو لە بەشێکی قسەکانیدا ئەدعایەوەی کرد کە داگیرکردنی باڵێزخانەکە هەنگاوێکی سەرکەوتوانە بوو و ئەمریکا نەیتوانی وەڕاستەوخۆ لە بەرامبەریدا هیچ کاردانەوەیکی هەبێت. هەر بۆیە بەوتەی ناوبراو لە ڕێگەی گروپە چەکدارەکانی لە کوردستان و هێرشەکانی لە دژی کۆماری ئیسلامی دەست پێ کردووە. ناوبراو زۆر ناشارەزایانە دەستپێکی ئەم هێرشەی ساختەی ئەمریکای لە ڕێگەی کوردستانەوە بۆ سەر کۆماری ئیسلامی گەڕاندەوە بۆ بەرواری 24 ڕێبندانی 1358. بەڵام مێژووی ڕاستەقینەی ڕووداوەکانی کوردستان لە دوای ڕووخانی ڕژیمیشا ئەوەندە ڕوون و بەڵگەمەندن کە هیچ بوارێک بۆ وڕینە و چاواشەکاری کەسانی هاوشێوەی ئەم سوپاییە کۆنەپەرستە ناهێڵێتەوە. بەڵێ ئەمیر مێژووی ڕاستەقینە پێمان دەڵێت کە نەک هەر لە کوردستانەوە هێرش نەکرایە سەر ڕژیمی تازە بەدەسەڵات گەیشت و بەڵکو بە پێچەوانەوەیەوە ئەوە ڕژیمی کۆماری ئیسلامی بوو کە لە ڕێگەی دارودەست و تاقمە بەکرێگیراوە خۆجەیەکانیەوە بە هاوکاری دوایین پاشماوەکانی ڕژیمیشا لە پادگانی سنە و مەهابادەوە دەستیاندایە کوشتاری بە کۆمەڵی ئەو خەڵکە کە لەسەر گەیشتن
بە ئامانجی دروشمەکانی سەردەمی شۆڕشی دژە پاشایەتی کە بریتی بوون لە ئازادی و ئەمنیەت و ژیانێکی باشتر داکۆکیان دەکرد. کۆمەڵانی خەڵکی کوردستان لەسەر بەستێنی بارودۆخێکی کە لە ئاکامی شۆڕشی 1357دا پێکات بوو سەرقاڵی ڕێکخستنی ئۆرگانە خۆجێیەکانی خۆیان بوون بۆ بەڕێوەبردنی کاروبارەکانی خۆیان و بەدیهێنانی ویست و داواکاریەکانیان. کاتێک لەگەڵ هێرشی دڕندانەی ڕژیمی تازە بەدەسەڵات گەیشت و بەرەو ڕووبوونەوە لە بەرامبەر ئاوا هێرشێکدا بوو کە خەڵکی کوردستان بە مەبەستی بەرگریکردن لە دەستکەوتەکانیان و دیفاع لە ڕێز و کەمرامەتی خۆیان و هەروەها دیفاع لە بوونی خۆیان دەستیان بۆ چەک برد. مەگەر کەس هەیە نەورۆزی خوێناوی سنە و جنایەتەکانی پادگانی ئەم شارەیان کە کۆماری ئیسلامی لە ڕژیمی شاوە بە میرات پێگەیشت بوو لەبیر کرد بێ؟ مەگەر کەس هەیە ئێعدامە بە کۆمەڵەکانی خەڵخاڵی جەلادی لە شارەکانی کوردستان لەبیر کرد بێ؟ تاوانی ئەو گیانانە چی بوو کە لەلایەن خەڵخاڵیەوە بە فەرمانی ڕاستەوخۆی خومێنی سێندرایەنەوە؟ جگەلەوەی کە شان بە شانی جەماوەری خەباتکار لە سەرتاسەری ئێران دەستیاندا بۆ چەککردنی هێزە سەرکوتگەرەکانی ڕژیمی شا، جگەلەوەی کە دەستیان کردبوو بە ڕێکخستن و بۆنیاتنانی دامەزراوەکانی دەسەڵاتی جەماوەری لە خوارەوە، جگەلەوەی کە خەڵکیان لە شۆرای گەڕەکەکان، شۆرای کرێکاران و ژنان و جوتیارانی هەژار و کرێکارانی گوندەکاندا ڕێکدەخست، جگەلەوەی کە کەشێکی دموکراتیکی ئەو تۆیان لە کوردستان خوڵقاندبوو کە گەنج و لاوەکان پۆل پۆل لە شارە جۆراوجۆرەکانی ئێرانەوە دەهاتن بۆ ئەم ناوچەیە بۆ ئەوەی لە ئەزموونی خەباتگێرانەی خەڵکی کوردستان وانە وەربگرن و هەناسەیەک بە ئازادی بکێشن. ڕژیمی تازە بەدەسەڵات گەشت و ڕێک ئەو کەش و هەوایە بۆ تەحمل نەدەکرا و ترسی ئەوەی هەبوو کە ببێتە مۆدلێک بۆ بەشەکانی دیکەی ئێرانیش. بەڵێ ئەوە کۆماری ئیسلامی بوو کە هەر لە سبەی ڕۆژی دوای ڕووخانی ڕژیمی شاوە بە هاوکاری ڕێکخراوەکانی وەک مەکتەبی قورئان و دامەزراندنی شوڕاکانی عەشایر و چەکدارکردنیان لە هەوڵی ئامادەکاریدا بوو بۆ بەرەو ڕووبوونەوەی چەکدارانە لەگەڵ جەماوەری ڕزگار بوو لە دەستەم و سەرەڕۆیی پاشایەتی. لەو ڕۆژانەدا بە پێچەوانەی ئیدعای فدەوی پاستار ئەوە ئیمپەریالیزمی ئەمریکا بوو کە لە درێژەی کۆنفرانسی گواتلۆپ و لە سازشێکی نەهێنیدا لەگەڵ بەرپرسانی ڕەوتی ئیسلامی و بەڕاوێژ لەگەڵ ژەنەڕاڵ هایزەر نێردەی تایبەتی جیمی کارتێر سەرۆکۆماری و کاتی ئەمریکا بەپەلە ئەرتەشی دژە خەڵکی شاهێنشایی، ساواک، پۆلیس و دام و دەستگاکانی بیرۆکراسی ڕادەستی کۆماری ئیسلامی کرد بۆ ئەوەی هێزە شۆڕشگێڕەکان و نێرانی حکوومەتی نوێ سەرکوت بکەن. ڕۆژیمی نوێ بەر لە هێرش بۆ سەر کوردستان بە فتوای خومێنی هێرشی بۆ سەرژنان، خوێندکاران و خەڵکی مافواز لە خوزستان و تورکمەن سەحرا و کرێکاران لە ئیسفەهان و بەندەر ئەنزەلی دەست پێ کرد بوو. هیچ کەس ئەو فەرمانی جیهادی خومێنی لە دژی خەڵکی کوردستان لەبیر نەکردووە کە نیوەڕۆی 28 خەرمانانی 1358 لە ڕادیۆی تارانەوە بڵاو کرایەوە. فتوایە کە تێیدا بە مەبەستی هاندانی لایەنگرەکانی بە ئەنقەست و بە درۆ وتبووی کە کۆمونیستەکان لە کوردستان ژنانی مسلمانیان بەدیل گرتووە و بردویانن بۆ مزگەوتی جامعە و ئاگریان لە خەرمان و دەخڵ و دانی جوتیارانی ناوچەکە بەرداوە و زۆر درۆ چاواشەکاری تری لەم چەشنە. ئەوەی بە کورتی ئاماژەی پێکرا دەری دەخات کە چۆن سپاییەکی نەخوێندەوار و جنایەتکارێکی وەکو فەدەوی مێژوو چاواشە دەکات بۆ ئەوەی جنایەتەکانی کۆماری ئیسلامی لە کوردستانی پێپاسا بکات. کوردستانی شۆڕژگێر لە ماوەی 45 ساڵ خۆڕاگریدا هەرگیز لەگەڵ سیاسەت و بەرژەوەندیەکانی دەوڵەتی ئەمریکا لە ئێران و لە کوردستان هاوتەریب نەبووە. ئەمڕۆ کوردستانی شۆڕژگێر چاوگەی ئاخێزی ڕزگاری بەخشی ژن ژیان ئازادیە، ئاخێزێک کە هاوکار لەگەڵ کۆمەڵانی خەڵکی هاوچارە نووس لە سەرانسەری ئێران وێڕای ڕووخاندنی شۆڕژگێڕانی حکوومەتی کۆماری ئیسلامی بەرەو گەیشتن بە ئامانجە بەدی نەهاتووە پێشێلکراوەکانی شۆڕشی 1357 هەنگاو دەنێت.
وامري بيردا جزانالي ما يقول الدنيا غمالي دنيا يجيني بوهجارة ودعناني كوم الغيبتا دنيا يجيني بوهجارة ودعناني كوم الغيبتا راجي زداري لريشة دتيني دوي أزادي قلمانتيني راجي زداري لريشة دتيني دوي أزادي قلمانتيني Karavali chini kire kara, karinami rege ke kosha. Karavali chini kire kara, karinami rege ke kosha. Alai suri shorish manage, har garoli sarkam dinage. Alai suri shorish manage, har garoli sarkam dinage. خبات من چندا سخت دور بات و دور من تو پیا کرده خبات من چندا سخت دور بات و دور من تو پیا کرده وامره پیرا دا جزانا ده من گوه دلی غماده وامره پیرا دا جزانا ده من گوه دلی غماده دوای هێرشی ئاسمانی ئیسرائیل بۆ سەر چەند ناوەندی نظامی کۆماری ئیسلامی لێرە و لەوێ لە ڕاگەیاندنی بەرەی ڕاستی ئۆپۆزیسیۆنی ئێران چاوەڕوانی وێرانیەکی زۆر گەورەتر لە ئامانجگرتنی ژێرخانەکانی ئێران بەرچاو دەکەوت. ئەوان چاوەڕوانیەوە بوون کە نەتەنیا هەموو ژێرخانە ئابوووریەکان بەڵکو بە تەواوی ژێرخانەکانی بزوتنەوەکانی کۆمەڵگا بڕوخێن کە بتوانن لە نەبوونی ئالتەرناتیڤێکی بەهێز دەسەڵات بەدەستەوە بگرن و بە قسەی خۆیان بۆشایی دەسەڵات پڕکەنەوە. هەر لەم پەیوەندیەدا گوڵناس کاکسابیر لە سنەوە نووسراوەیەکی بۆ نردوین وە لە درێژەدا دەڵێ شتێک کە تێگەیشتنی بۆ ئەم کەسانە زۆر زەحمەتە ئەوەیە کە لەناو ئێران بە تەنیا کێشا ڕووخاندنی دیکتاتۆرێکی دینی و تێپەڕین بۆ دیکتاتۆرێکی سێکۆلار بە دەسەڵاتدارێتی ئەوان نییە. لەناوخۆی ئێران زۆرێک بزوتنەوەی بەهێزبوونیان هەیە و هەموو کات لە خەباتی خۆیاندا بەردەوامن و مل نادەن بە دیکتاتۆرێکی تر و خوازیاری گۆڕینی بنەڕەتی کۆمەلگان بەوانیشەوە. کاکسابیر هەروەها نووسیوێتی لە کۆمەلگایەکە کە گیان لە دەستانی کرێکاران لە شوێنی کارەکانیان بووە بە کێشەیەکی بنەڕەتی بۆ هەموو تاکێک لە کۆمەلگایەکە کە بزوتنەوەکانی دژ بە ئێدام تەنیا بە چەند چالاکی کرێکاری و چەند بزوتنەوەیەکی بچکەوە سنووردار نامێنێت و لە بەردەم پارلەمانی کۆماری ئیسلامی کۆبوونەوەی ناڕەزایەتی بە دروشمی نابایەتدان بەرز دەکرێتەوە لەم کۆمەلگایە کە هەموو ڕۆژێک دەنگی خانەنشینکراوان بەرز دەبێتەوە و هەروەها کێشەی ژن ئازادی ژنان و مافی ژنە وە بە کێشەی هەموو کۆمەلگا لەم شوێنە کە تەنانەت لە ساڵانی ڕابردوو ئاژەڵانیان وەکو بوونەوەرێکی زیندوو چاولێنە دەکرد بەڵام ئێستا زۆربەی کەسانی کۆمەلگا پارێزراوانی ژیانی ئاژەڵانن. هەروەها کێشەی لە ناوچوونی ژینگە بووە بە کێشەی هەموو تاکێکی ئەم کۆمەڵگایە. هۆنەری ئێعترازی ئێستا بووە بە یەکێک لە گەورەترین ئامرازی ناڕەزایەتی لە بەرابەر ئەم ڕژیمە. لەلایەکی دیکەوە تۆڕە کۆمەڵایەتیەکان کە لە ژێر زەختی کۆماری ئیسلامیدا بوون ئێستا بوون بە جێگای ڕێخستنی بزوتنەوەکانی دژ بە ڕژیم. لەم کۆمەلگایە کە بە تەنیا مەلا لە مزگەوت دەبیندرێت لەبەر ئەوەی کە ترسی ژیانی خۆی هەیە، پاسدارێک کەمەندام کە ژیانی لەژێر دەسەڵاتی ڕژیم بەتەنگ هاتۆ و ئەوەندە ڕقی لە مەلاکانی حکوومەتە کە هەم ئەوە کوژێت و هەم خۆی کۆمەلگایەکە لە دین و مەسەب نفرەتی هەیە و ڕەخنەگرتن لە دین و مەسەب بووە بە بزوتنەوەیەکی گەورە لە ناو کۆمەلگادا کەوابوو کەس ناتوانێت ئەم کۆمەلگایە بە بۆمباران لە ناو ببات. ئەم کۆمەلگایە بە لە ناوچوونی دیکتاتۆرێکی دینی ناڵێت هەموو شتێک تەواو بوو خۆی بۆ دەورێکی دیکەی سەرکۆت لەلایەن ڕژیمێکی دیکتاتۆری ترەوە ئامادە ناکات. ئەم کۆمەلگایە بە تەواوەتی بوونی خۆی مافی خۆی گەرەکە. بەڵێ بە بڕوای من ئەم ڕوتە واتە ڕوتی بەرەی ڕاست لە قوارەی سەڵتەنەت و پاشایەتی خوازان ئەم ڕاستیانە نازانوەیان خۆیان لێگێر دەکەن. ئەمریەوان دەمێکەتەوە بووە و ئێستا کەمترین شانسی ئەوان هەیە کە دیسانەوە بە یارمەتی بۆمبەکانی ئیسرائیل و ئەمریکا بتوانن بخزێنە دەسەڵاتەوە.
بەڵام هەوڵی خۆیان ئەدەن و خۆیان ماندوو دەکەن. ئەوان کە دژ بە بزوتنەوەی ژینە بەرامبەر دروشمی ژن ژیان ئازادی، دروشمی مرد مەیهەن ئابادیان هێناگۆڕێ، ئەوان کە دروشمی پاراستنی یەکپارچەی ئێرانیان دژ بە بزوتنەوەی ڕزگاری خوازی نەتەوەکان و درێژەی سەرکوت هێناگۆڕێ، ئێستا زۆر بەڕاحەتی داوای وێرانکردنی ئێران دەکەن. لای ئەوان نە ئێران و مافی خەڵکی ئێران بەڵکو گەیشتن بە دەسەڵات و دامەزرانی دەسەڵاتێکی خۆسەپێنەری تریان مەبەستە تا ئەمجارە بە ناوی ئێران و ئێرانچێتی سەرەتاییترین مافەکانی خەڵکی ئێران پێشێل بکەن. بێگومان ئەم ئاوات و ئارەزووە لەگەڵ خۆیان لەگۆڕدەنێن.
وەکو دوایین بابەت خۆشت ئاگاداری کە ڕۆژی سێشەممە هەشتی خەزەڵبووری 1403 هەوڵی جێبەجێکردنی سزای بڕینی 4 قامکی ڕاستی دوو برای بەندکراو لە ورمێ لەلایەن ڕایگشتیەوە کاردانەوەی نەرێنی بەخۆیەوە نیشاندا. بەڵێ ئەمیر ئەم هەواڵم بیست ڕۆژنامەی ئارمانی ملی ڕۆژی چوارشەمە بە تیتری گەورە لە زبان وتەبێژی دەستگای قەزای کۆماری ئیسلامیەوە لەم بارەوتی بڕینی قامکی دەست حەدی ئیلاهی و حکمی شەرعیە کە دەبوو ئیجرا بڵێ بڕینی پەنجەی دەستی ئەو دوو برایە و بڵین دەرچوونی ئەو حکومەش بۆ 4 کەسی دیکە لە ورمێدا ساڵی 1399 لەلایەن دیوانی باڵای وڵاتەوە دەرچوو. هەر لەو ساڵدا یەکێک لەو کەسانە کە قرار بوو پەنجەی ببڕنەوە بە بیستنی ئەو هەواڵە هەوڵی خۆکوژی دەدات، بەڵام دواتر ڕەوانەی نەخۆشخانە دەکرێت. ئەو کەسە ساڵی 1402 نامەیەک دەنووسێ بۆ بەڕێوەبەری دادوستەری ورمێ و لەوێدا ئاماژە بە کێشەکانی ژیانی دەکات و دەڵێت من لە ڕووی هەژاری و نەداری و نەخۆشبوونی منداڵەکەم و هەروەها بەهۆی پێویستیەکی زۆری داراییەوە بووە کە دزیم کردووە. بەپێی لێکۆڵینەوەکانی ئەتماد کە لە هەواڵە ڕسمیەکاندا ڕایگەیاندووە حکمی بڕینی پەنجەی دەست و لاقی کەسانێک کە زیان کردووە لە ساڵی 1386ەوە بەکردەوە دەرهاتوە و لە ئێستاشدا لانیکەم 21 کەسی دیکە بەرەو ڕووی ئەو حکم بوونەتەوە. بەپێی مادەی 198 یاسای سزادانی ئیسلامی حکمی بڕینی دەست بۆ کەسێک کە باڵغ بوو بە تەمەنی یاسایی گەیشتووە جێبەجێ دەکرێت. هەروەها پێی مادەی 268 یاسای سزادانی ئیسلامی بڕینی پەنجە دەبێ شرایەتی حادی هەبێت. بەپێی مادەی 268 لە یاسای سزادانی ئیسلامی دزی تاوانێکە کە هەندێک مەرجی هەیە. دەرحاڵ بۆ جێبەجێکردنی حکمی بڕینی پەنجە یان دەست شرایەتێکی سەخت و دژوار هەیە. بەڵام لە ماوەی ساڵانی پێشوو تا ئەم کاتەی ئێستا شاهدی ئەوە بووین کە ئەم شەرت و مەرجانە ڕێگر نەبوون لە جێبەجێکردنی ئەم سزا تند و نائینسانیانە. بەڵێ لە ڕاستیدا ئەوە بارودۆخی خراپی ئابووری و کێشەی ماڵی و هەژاری و نەداریە کە مرۆڤەکان بەرەو کاری وا دەبات. کەوایە بۆ کەمکردنەوەی ژمارەی تاوانەکان پێویستە هەوڵی چارەسەرکردنی کێشە داراییەکانی خەڵک بدرێت. کەسانێک کە لە بواری ماڵی و داراییدا بێنیازن کەمتر تووشی دزی دەبن. بۆیە یەکێک لە هۆکارە گرنگەکانی پەیوەست بە ئەنجامدانی ئەو تاوانە کێشەی دارایی و هەژاری ئابووریە. وەک گوتراوە سکی برسی هیچ دین و ئیمانێک ناناسێ. ئەگەر مەبەست لە سزادانیش چاکسازی و پەروەردەکردنی تاوانبار بێت، بێگومان جێبجێکردنی ئەو جۆرە سزایانە لێکەوتەی ناخۆشی بۆ تاوانبارەکە هەیە، چونکە تاوانبارەکە کەم ئەندام دەبێت و ژیانی بۆ قورس و دژوار دەبێت. بەڵام هەروەک باسکرا مەبەستی سەرەکی سزاکە دەبێت چاکردنەوەی کەسی تاوانبار و گەڕانەوەشی بۆ ناو کۆمەلگادا بێت. بەم جۆرە لە سزادان کە حکمی شەرعیە کەسێک کە کێشەی دارایی هەبێت و تووشی ئەو تاوانە بێت نەکەر چاکسازی بۆ ناکرێت، بەڵکو تووڕەیی و ناڕەحەتی دەرونی ڕێگەی پێنادات لە کۆمەلگادا خۆی بینێتەوە. چون کۆمەلگا و سیستمی ئیدارەی کۆمەلگا زۆر زاڵمانە، دژی ئەو کەسانە جوڵاونەتەوە. گرنگی بابەتەکە ئەوەیە کە لە کۆماری ئیسلامیدا ئەم حکومە بۆ هەمووان یەکسان نییە. ئەو کەسانەی لە نێو دەسەڵاتدان مەگەر نابینن بە شێوازی جۆر بەجۆر سروەت و سامانی ئەم وڵاتە بەتاڵان دەبن، ئەی بۆ قامکی ئەم کەسانە نابڕدرێت. ئەگەرچی بۆ ئەوانیش ئەم سزایە قابلی قبول نییە. بەڵام لە کێشە ناوخۆیەکاندا کەم پەروەندەی تاڵانی سروەتی کۆمەلگا دەرکەوتووە بۆ بەشێکی زۆری داپۆشرا. بۆ کاتێک دەنگی دەرهات خامنەی هاتووتی زۆر لەسەری مەچن. بۆ ئەم هەموو گەندەڵیە لە دەستگا حکوومەتیەکاندا هەیە. کەم کەس ئەویش مەگەر ناچار بن سزا نادرێ. زۆر ڕاستە گوڵناس، سزا هەرهی خەڵکی خوارەوەی کۆمەلگایە. هەر وەکو ئێستاش کەم ژیانم وەکو جەحەنەم بوانە هەری ئەوانە. ڕایگشتی لەم جۆرە بارودۆخانەدا کاردانەوەی نەرێنی نیشان دەدات. ئایا نابێت یاساکە بە یەکسانی بۆ هەمووان جێبەجێ بکرێت؟ بۆچی کەسێکی نەدار کە لە ڕووی ناچاری دزی دەکات بۆ بژێوی ژیانی خۆی و ژن و منداڵەکەی ئەم شێوەیە معاملەی لەگەڵدا دەکرێت؟ لە کاتێکدا هێندێک کەس بە نەهێنی یان بە ئاشکرا ملیارد هاتمەنیان دزیوە و ئێستاش دەیدزن وەک پێویست معاملەیان لەگەڵدا نەکراوە. ئەم حکومە کە لەم ڕۆژانەدا لە ورمێ بەڕێوە چوو، ڕواڵەتی ڕاستەقینەی دژە ئینسانی بوونی قانون و یاسای کۆماری ئیسلامی دەرخست.
ئەم سزا قێزەونە بە ناو حەدی ئیلاهی و یاسای شەرعی لە قۆناغی یەکەمدا 4 پەنجەی دەستی ڕاست دەبنەوە دەبڕنەوە بۆ ئەوەی پەنجەی گەورە و کەفی دەستی فەقەت بمێنێتەوە. لە جاری دووەمدا قاچی چەپی لە بنی ڕێزەکەەوە دەبڕدرێت بە جۆرێک نیوەی کەفی لاقی دەمێنێتەوە. لە حاڵەتی سێمدا بۆ هەتایە زیندانی دەکرێت ئەگەرچی لەم حاڵەتەدا دیارە ئەگەری ئازادبوونی لە زینداندا بە مەرجێکی دیاریکراودا هەیە. و لە حاڵەتی چوارمیشدا لە سێدارە دەدرێت تەنانەت ئەگەر دزیەکە لە زیندانیشدا ڕوو بدات. ئایا جێگەی سەماوەتەوە بۆکردن مەگەر تەنیا ئەوەندە بڵین بەڕاستی مەرگ و نەمان بۆ دەسەڵاتێک کە ئاوا کۆمەلگا ئیدارە دەکات. بەڵێ عزیزان و خۆشەویستان بەم جۆرە گەیشتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەی ئێمە و بینەران زۆر سپاس بۆ ئەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوون. دووبارە چاوەڕێی نامە و ئیمەیلی پەیوەندیەکانی ئێوەی ئازیز و خۆشەویستین بۆ هەرچی زۆرتر ڕازاندنەوەی بەرنامەکەی خۆتان حتمما پەیوەندیمان پێ بکردن و ڕابۆچوونەکانتان باس بن. زۆر سپاس بۆ ئێوەی خۆشەویست ماڵەوە.